پەیامێک لە عوسمانی حاجی مەحموودەوە. هاوڵاتیانی بەڕێز خوێندکاران و چین و توێژەکانی نیشتیمان بەهۆی خراپی بەڕێوەبردن و بێباکی دەسەڵاتدارانەوە هەرێمی کوردستان نەخڕۆی نادادی و ستەم و گەندەڵی و نائارامی و بێئومێدی و بێمتمانەیەکی زۆر بۆتەوە کە خۆپیشاندانەکانی چەند ڕۆژی ڕابردووی خوێندکاران و ناڕەزایەتی فراوانی چین و توێژەکانی تری کوردستان دەرئەنجامی ئەو سیاسەتە خراپەی بەڕێوەبردن و ئیدارەدان و ئایندەی هەرێمەکان خستۆتە بەردەم چەندین مەترسیەوە. هەڵسوکەوتی ئەم چەند ڕۆژەی دەسەڵات کە لە بری بەدەنگەوە هاتن و جێبەجێکردنی داوا و مافەڕەوەکانیان بە هەڕەشە و دەستگیرکردن و شەق و توند و تیژی ڕوبەڕووی خوێندکاران بوونەتەوە تەواو ناڕەوایە و بە توندی ئیدانی دەکەین و پێمان وایە ڕێگای دروست بۆ چارەسەری مافەکانی خوێندکاران و کۆمەڵگەی کوردستان بەگشتی بەرپاکردنی عەدالەتی کۆمەڵایەتی و بەرگرتنی ڕاستەقینەیە لەو بەهەدەردان و نایەکسانی و گەندەڵیەی کە سەرتاپای جومگە و پێگەکانی حکومڕانی هەرێمی کوردستانی گرتووەتەوە. قۆناغی ئێستا پێویستی بە بیستنی دەنگی ئەقڵ و هەڵوێست و کاری بەرپرسانەیە نەک بەکارهێنانی توند و تیژی و زیندانیکردن. جگە لە خەڵکو و میدیا و دامەزراوە و ڕێکخراوە جۆرە جۆرەکان ئەوە تا بڕیار بەدەستان خۆشان لە ڕاگەاندنەکانەوە باس لە دزی و گەندەڵی و خراپ بەڕێوەبردنی وڵات دەکەن بەبێ ئەوەی هیچ هەنگاوێکی چاکسازیان ببیندرێ و پێناچێ لە بیری گۆڕینی ئەقڵێتی حکومڕانیان دابن بۆ دۆزینەوەی چارەسەرێکی سەرەتایی. بەهێنانەوەی بیان و تۆمەت و گومانیش ناتوانن گرفت و کێشە بنەڕەتیەکانی ژیانی خەڵک بەلاڕێدا ببن و هەوڵ و کۆششی خەڵک بۆ گۆڕانکاری خامۆش بکەن. هەرێمێک بڕیار بەدەستەکانی بایکۆت و دەنگ سووتاندنی خەڵکی لە هەڵبژاردن بە دەنگدانی تایبەتیشەوە کە زۆرینە لە هێزەکانی پێشمەرگە و ناوخۆن و کۆچی گەنجان و توانەجیاجیەکانی وڵات و دەنگی خەڵک و خوێندکاری خۆپیشاندەری بەلاوە گرنگ دەبێ. بێگومان هیچ بابەتێکی تری بەلاوە گرنگ نابێ. گرنگە بڕیار بەدەستەکان بزانن ڕەوتی ناڕەزایی و خۆپیشاندانی چین و توێژەکانی خەڵک بەم جۆرە بەری پێناگیرێت و ئەم ڕەفتارانە ناڕەزایەتیەکان گەورەتر و چارەنووسی ئێوەش نادیارتر دەکات و هەرێمەکە و خۆتان دەخەنە دۆخێکەوە کە نە پەشیمانی سوودێکی دەبێ و نەزەمەنیشتان پێ دەگەڕێندرێتەوە. خوێندکاران و چین و توێژەکانی تری خەڵکی کوردستان جارێکی تر پشتیوانی ماف و داواڕاوەکانتان دەکەین و داواکارین ڕێگە نەدەن هێز و گروپی سیاسی ئاراستەی شەپۆلی ناڕەزایەتیەکانتان بۆ مەرامی تایبەت بەکار بهێن و تکامان وایە سەرڕای ڕەفتاری توند و تیژی هەزەمنیەکان ئێوە پەلاماری دەستگا و دامەزراوە خزمەتگوزاریەکان نەدەن. هێزی ئێوە لە مافیڕەوە و ئیرادەی بەردەوامیتاندایە. یەکە و پێکاتە جیاکانی هێزە چەکدارەکانی هەرێم پێویستە واز لە توند و تیژی و ڕەفتاری سەرکوتکەرانە بهێن و بە شێوەیەکی شیا و مامەڵە لەگەڵ خوشک و براخۆپیشاندەرەکانتان بکەن. عوسمانی حاجی مەحموود 25/11/2021